لا درێژە یاریەکانی هەفتەی چواردەی خولی ئەستێرەکانی عێراق زاخۆ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە ئەمانەی بەغداد کرد. سەرەتا تیپی میوان زیاتر هاتە پێشەوە بە ئامانجی تۆمارکردنی گۆڵێک. زاخۆش لە ڕێگای تۆپە جێگیرەکان و لێدانە سەریەکان مەترسی لەسەر گۆڵی میوانەکەی دروست کرد بوو. بەڵام نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی و هەردوو تیپ بە ئەنجامێکی سپی گەڕانەوە ژووری خۆگۆڕین. نیوەی دووەم بەم هەڕەشەی ئەمانەی بەغداد دەستی پێکردەوە، بەڵام یاریەکە داخراویەکی تەواوی پێوە دیار بوو. کەمترین هێرش بەرهەم دەهێنرا. ئەم لێدانەی داروین لۆپێز لە گۆڵی تیپی میوان نزیک بوو، بەڵام ئامانجەکەی نەپێکا. لە کاتێکدا ئەمانەی بەغداد هەنگاوی بۆ گۆڵ دەنا، زاخۆش وەڵامی بۆی هەبوو. لەم هێرشە یوسف سەعیدی نابژوان بێدەنگی لەم حاڵەتە دەربڕی، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار و لێوردبوونەوەی بۆی دەرکەوت لێدانی سزایە. دیۆنی ڕیباس بە سەرکەوتووی جێبەجێ کرد و زاخۆی لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. ئەمانی بەغداد نەیتوانی بە گۆڵ یەکسانی بگات و زاخۆ براوەی یاریەکە بوو. بەم شێوەیە زاخۆ بە 19 خاڵ و بە کاتی هەڵکشایە خانەی نوێمی ڕیزبەندی. ئەمانی بەغدادیش بە 12 خاڵ لە خانەی پێش کۆتایی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.